ئەگەر ئەمڕۆ بچینە ناو قوتابخانەیەکی مۆدێرنەوە، بێگومان گوێمان لە باس و خواسی جیاوازی پێکردن لە نێوان تەلەبەکاندا دەبێت. ئەم باسە پێوەستە بە بەرنامەکانی پەروەردەی تاکەکەسیەوە. باسی بینینی خوێندکارانە لەو ئاستەی تێیدان و دروستکردنی پۆلی خوێندنە کە ڕەچاوی زەبرە دەرونیەکان بکات. باسی ئەوەیە هەر خوێندکارێک جیاوازە و بەپێی ئەم جیاوازیە و پێویستی هەر خوێندکارێک ڕێکارەکانی پەروەردەکردن دابڕێژین. بەڵام شانبەشانی ئەم پێشکەوتنانە مشت و مڕێکی بێدەنگتر و ناڕەحەت ئامێزتر لە ئارادایە. ئایا ئێمە هاوسۆزبوونمان لەگەڵ نەویکردنی ئاستی چاوەڕوانیەکاندا تێکەڵ نەکردووە؟ کە هێندە خێراین تا پرۆسەی پەروەردە لەگەڵ پێداویستی تایبەتەکان و زەبرە دەرونیەکانی خوێندکاراندا بگونجێنین، ئایا هەندێک جار ئەو ئاستەنگ و تەحەدایانەیان لێ ناستێنینەوە کە بۆ گەشەکردنی ڕاستەقینە پێویستن؟ لەم سەردەمەدا بەردەوام مشتومڕ لەبارەی دەستەڵاتی مامۆستا بەرامبەر سەربەخۆیی خوێندکارەوە دەکەین و دەمانەوێت یەکلایی بکەینەوە داخۆ پێداگری لە ڕێکوپێکی و تونند و تۆڵبوونی خوێندکار کارێکی میهرەبانانەیە یان جۆرێکە لە چەوساندنەوە. بۆ دۆزینەوەی وەڵامێک پێویستە بگەڕێنەوە بۆ ساڵی 1887. دیمەنی ئەوە بێنە بەرچاوت وا دەچیتە ناو ماڵێکی زەنگین و خوداپێدا و لە ویلایەتی ئەلەباما لە ئەمریکا. لەوێ کچێکی بچووک هەیە، بەهۆی نەخۆشیەکی منداڵیەوە کوێر و کەڕ بووە. ئەم منداڵە بەرەڵا کراوە هەرچی دەوێت بیکات. دایک و باوکی کە بەهۆی خەم و بەزەییەوە دەستەوسان بوون، هەموو دەستەڵاتێکیان ڕادەستی ئارەزوە کێوی و ڕامنەکراوەکانی ئەم کچە کردووە، چونکە بەزەییان پێدا دێتەوە و پێیان وایە بەم هەڵوێستەیان خۆشەویستی پێدەبەخشن. بەڵام خانمە مامۆستایەکی گەنج دێتە بەردەرگاکەیان و ئەم خۆشەویستیە وەک خۆی دەبینێت، وەکو زیندانێک. لە ئەڵقەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ بلیمەتیە پەروەردەییەکەی ئان سۆلیڤان دەکەین. ئەو مامۆستایەی بە دروستکەری موعجیزە ناوزەت دەکرێت، چونکە یاسا و ڕێنوێنیەکانی پەروەردەی فڕێدا و سەلماندی بەرزترین شێوەی یەکسانی بریتیە لە داواکردنی نایابی لەو کەسانەی جیهان دەستی لێبەرداون و پشتگوێی خستوون. هاوڕێیانی خۆشەویست، سڵاوتان لێبێت. لەم زنجیرە دەنگیەدا هەر ئەڵقە و باسێکی کورتی کەسێتیەکی پەروەردەیی دەکەم. ناسینی ئەم کەسێتیە پەروەردەییانە و ناسینەوەی بیر و بنەما پەروەردەییەکانیان دەکرێت خەزێنەی زانین و ئەزموونی پەروەردەییمان دەوڵەمەندتر بکەن. بەو هیوایەی کاتێکی چێژبەخش و ئەزموونێکی مانادار لەگەڵ ئەم زنجیرەیەدا بەسەر ببن. پێش ئەوەی ببێتە دروستکەری موعجیزە، ئان سۆلیڤان کەسێک بوو لە مەرگ ڕزگاری بوو. لە ساڵی 1866 لە خێزانێکی هەژاری کۆچبەری ئیرلەندی لە ویلایەتی ماسەچوسەتس لە دایک بوو. سەرەتای ژیانی پڕ بوو لە زەبری دەرونی قوڵ. بە منداڵی تووشی نەخۆشی تراکۆما بوو کە نەخۆشیەکە تووشی چاو دەبێت و وای لێ کرد نزیکەی بە تەواوی کوێر ببێت. دوای ئەوەی دایکی کۆچی دوایی کرد و باوکی خێزانەکەی بەجێهێشت، ئان و برا بچووکەکەی نێدران بۆ خانەی هەژارە کە دامەزراوەیەکی زۆر قەرەباڵغ و پیس و پڕ لە توند و تیژی بوو. ماوەیەکی کەم دوای ئەوە براکەی لەوێ گیانی لە دەستدا. بۆ ئەوەی لەم حاڵ و ژیانە نالەبارە دەربازی ببێت، ئان سۆلیڤان ڕێک خۆی فرێدایە بەردەم ئەو بەرپرسە حکومیەی لەلایەن ویلایەتەکەوە بۆ پشکنینی خانەکە نێدرا بوو. لێی پاڕایەوە تا بیخاتە بەر خوێندن.
پاشان نێردرا بۆ پەیمانگەیەکی تایبەت بۆ نابینایان لە شاری بۆستن. ئان سۆلیڤان وەک هەرزەکارێکی نەخوێندەوار و نیوەکوێر و شەڕانگێز گەیشتە پەیمانگەکە، بەڵام وەک یەکەمی پۆلەکەی لێی دەرچوو. چەندین نەشتەرگەری چاوی بۆ کرا و توانرا بەشێکی بینایی بۆ بگەڕێنرێتەوە. هەروەها فێری ئەلفوبەی دەستی بوو بۆ ئەوەی لەگەڵ هاوڕێ کوێر و کەڕەکانیدا پەیوەندی ببەستێت و گفتوگۆ بکات. کاتێک ئان سۆلیڤانی تەمەن 20 ساڵ سواری شەمەندەفەرێک بوو بەرەو ئەلەباما بۆ ئەوەی وانە بە منداڵێکی 7 ساڵانەی کێوی و ڕامنەکراو بە ناوی هێلین کێلەر بڵێتەوە، ئەو میتۆدێکی پەروەردەیی لەگەڵ خۆیدا برد کە لە کوورەی ئاگر و بەرداشەکەی خانەی هەژاراندا دروست بوو. ئان سۆلیڤان زۆر باش دەیزانی یانی چی لە تاریکیدا زیندانی بکریت، لەلایەن کۆمەڵگەوە پەراوێز بخرێیت و ناچار بیت شەڕ بۆ سەلماندنی مرۆڤبوونی خۆت بکەیت. ئان سۆلیڤان هیچ بڕوانامەیەکی فەرمی لە پەروەردەی تایبەتدا نەبوو. ئەو بوارە لەو سەردەمەدا شتێکی دەگمەن بوو، بەڵام لە ڕێگەی هەستی ناوەکی و وردبوون لە تێبینیکردن و هەڵە و تاقیکردنەوەوە 3 ڕێچکەی پەروەردەیی سەرەکی پەرەپێدا کە تا ئەمڕۆیش وەک شۆڕشێک دەبینرێن. یەکەم تێزی سۆلیڤان کە زۆرترین مشتومڕی لەسەر بوو ئەوە بوو کە مێشکی پڕئاژاوە و کەس بە کەس ناتوانێت فێر ببێت. کاتێک سۆلیڤان گەیشتە ئەلەباما دەبینێت هێلین منداڵێکی ستەمکار و زۆردارە. هەر شتێک بەدلی ئەو نەبوایە بە تووڕەیی و توندوتیژیەوە کاردانەوەی دەبوو. دایک و باوکیشی بەهۆی ئەوەی لە ئاستیدا هەستیان بە تاوانباری دەکرد بەردەوام دڵیان دەدایەوە و نازیان دەدایێ. سۆلیڤان تێگەیشت کە پێش ئەوەی هێلێن فێری گفتوگۆ بکات دەبێت دەستەڵاتی ڕەهای خۆی وەک مامۆستا بچەسپێنێت. بۆیە پێداگری لەوە کرد لەگەڵ هێلین بچنە کوشکێکی بچووک و لە دایک و باوکی دوور بکەونەوە بۆ ئەوەی بازنەی ناسپێدانەکە بشکێنێت. پاش ململانەیەکی جەستەیی سەختی چەند سەعاتی سۆلیڤان هێلێنی ناچار کرد لەسەر کورسیەکدا بنیشێت بە کەوچک نان بخوات و دەست سڕەکەی لە کۆشیدا قەت بکات. سۆلیڤان پێی وابوو بەزەیی دوژمنی پێشکەوتنە. مەبەست لە گوێڕایەڵی و ڕێخستنی مامەڵەکردن و ڕەفتار شکاندنی ڕۆحی منداڵەکە نەبوو، بەڵکو مەبەستەکە لابردنی پاشماوە و خڵتە دەرونیەکان بوو تا فێربوونی ڕاستەقینە بتوانێت ڕەگدا بکوتێت. دووەم تێزی سۆلیڤان ئەوە بوو دەبێت فێربوون بە شێوەیەکی تۆکمە بە ئەزموونی ڕۆژانەوە ببەسترێتەوە. لە سەرەتادا سۆلیڤان هەوڵیدا ئەلفوبەی دەستی فێری هێلێن بکات، بەوەی وای لێ کرد دەست لە شتەکان بدات بۆ نمونە بووکەڵەیەک و پاشان پیتەکانی DOLL لەسەر لەپی دەستی هێلین دەنووسی. هێلین فێری لاساییکردنەوەی جوڵەی پەنجەکان بوو، بەڵام ئەوە تەنیا یاریەکی میکانیکی بوو. ئەو تێنەدەگەیشت ئەو هێمایانە گوزارشتن لە شتەکان. ئان سۆلیڤان تێگەیشت لەبەرکردنی ڕووت و دابڕاو لە بۆشاییدا بێسوودە. خاڵی وەرچەرخان کاتێک بوو لە لای بیری ئاوەکە کە ئاوی سارد بەسەر دەستی هێلێندا دەڕژا، سۆلیڤانیش وشەی WATER لەسەر دەستەکەی تری دەنووسی. لەو ساتەدا ئەو هێمایانەی لەسەر دەستی هێلێن دەنەخشێنران لەگەڵ هەستکردن بە ئاوەساردەکەدا یەکیان گرت. ئەمەیش وەک تەزوویەک لە کۆتاییدا بگاتە گڵۆپێک و ڕووناکی لە ژوورێکی تاریکدا دابگرسێنێت وابوو. بۆیە لەو ساتەدا ئەزموونێکی هەستی لەگەڵ هێمایەکی دەرک پێنەکراودا یەکیان گرت.
سۆلیڤان وشەکانی لەسەر مێزێک فێر نەدەکرد، بەڵکو هێلێنی دەبردە دەرەوە، ڕێگەی دەدا بەسەر درەختەکاندا سەر بکەوێت، هەست بە تینی خۆر بکات، دەست لە زەوی و خاک و خۆڵ بدات. لە هەمان ئەو کاتەی وردەکاریەکانی ژیانیان ئەزموون دەکرد، ئان سۆلیڤان جیهانی لە ناو دەستی هێلێندا دەنەخشاند. ئان سۆلیڤان باوەڕی وابوو پەروەردەیەک گۆڕانکاری بێنێتە گۆڕێ کردارێکی پێوەستداری قوڵە. سۆلیڤان ئەو مەودا پیشەیەی گوایە دەبێت لە نێوان مامۆستا و خوێندکاردا هەبێت سڕیەوە، بۆ ئەوەی وانە بە منداڵێک بڵێتەوە کە بە تەواوی لە شێوازە با و قبولکراوەکانی پەیوەندیکردن دابڕاوە. ئان سۆلیڤان دەبوو بە مانای وشە ببێتە پردی پەیوەندی و بەستنەوەی هێلێن بە گەردوونەوە. پەروەردەکەی ئان سۆلیڤان پشتی بە خۆتەرخانکردنێکی تەواو و تا ڕادەیەک ڕادیکاڵی مامۆستا دەبەست بۆ ژیانی ناوەوەی خوێندکارەکەی. لەم پرۆسەیەدا فێربوون مامەڵەیەک نەبوو لە سەعات 8 بەیانی دەست پێ بکات و لە 2 پاشنیوەڕۆدا کۆتایی بێت، بەڵکو گفتوگۆیەکی بەردەوام و قوڵ و گشتگر بوو کە مۆرکی ژیانێکی هاوبەشی مرۆڤەکانە. ڕێبازەکەی ئان سۆلیڤان ئەوەی سەلماند کاتێک مامۆستایەک بە قوڵی لە میکانیزمە تایبەت و ناوازەکانی مێشکی خوێندکارێک تێدەگات، ئیدی ئەوەی ئەستەما دەبێتە شتێکی بەردەست و گونجاو. ئاساییە گەر بپرسین چۆن هەڵوێستەکانی مامۆستایەکی سەدەی 19ەم کە وانە تەنیا بە یەک خوێندکاری کوێر و کەڕ دەڵێتەوە لەگەڵ سیستەمە پەروەردەییە ئاڵۆز و بەرفراوانەکانی ئەمڕۆدا دەگونجێن. ڕاستیەکەی هەڵوێستەکانی ئان سۆلیڤان لە بەردەم عەقلیەتە باوەکانی ئەمڕۆماندا تەحەدایەکی قوڵن. لەم سەردەمی نوێخوازیەدا کە دادپەروەری لە فێربووندا گرنگی زۆری پێدەدرێت، زۆر جار پێوەرەکانی ڕەفتار و چاوەڕوانی ئەکادیمیەکانمان بۆ خوێندکارە پراوێزخراوەکان یان ئەوانەی ژیانێکی پڕ لە زەبری دەرونیان هەبووە کەم دەکەینەوە. لەمەیشدا پێمان وایە ئەگەر لەگەڵ ئەم جۆرە خوێندکارانەدا نەرمی بنوێنین و چاوپۆشی لە هەڵە و کەم و کورتیەکانیان بکەین، ئەوە هاوسۆزیمان بۆیان دەربڕیوە. بەڵام ئان سۆلیڤان ئەوەمان نیشان دەدات کە ئەم بەناو هاوسۆزیە ڕاستیەکەی جۆرێکە لە بەکەم سیرکردن نەک دادپەروەری. کاتێک ئان سۆلیڤان لەسەر ڕێک و پێکی قوتابیەکەی پێداگیری دەکرد، ئەوە ڕاستەوخۆ بەرەنگاری ئەمە دەبوویەوە. ئەو بە پەروەردەکارانی ئەمڕۆ دەڵێت کە هێشتنەوەی خوێندکارێک لە ناو ڕەفتارە وێرانکەرەکاندا تەنیا لەبەر ئەوەی دڵمان پێیان دەسووتێت جۆرێکە لە فرامۆشکردن و پشتگوێخستن. یەکسانی ڕاستەقینە یانی ئەوەی هەر خوێندکارێک بەبێ گوێدانە ئەوەی ئێستا لە چ ئاستێکدایە بگەێنینە بەرزترین پلەکانی مرۆڤبوون و ڕێز و توانای کەسی. ئێمە لە سەردەمێکداین هەر خەریکی تاقیکردنەوەکانین کە زۆر جار خوێندکاران ناچار دەکرێن لە کتێب و شاشەی کۆمپیوتەر و ئایپادەکانیانەوە زانیاری و وشە و چەمکە بێڕۆحەکان دەربێنن و لەبەریان بکەن. ئەوەی لەسەر بیری ئاوەکە لە نێوان ئان سۆلیڤان و هێلێندا ڕوویدا بانگەوازێکە بۆ فێربوون لە ڕێگەی ئەزموونەوە. ئەمە تەحەدای قوتابخانە مۆدێرنەکان دەکات کە ئیتر کاتی هاتووە خوێندکارانیان لەسەر کورسیەکانیان هەستێن. ئەگەر خوێندکارێک نەتوانێت لە چەمکێک تێبگات، ئەوە ئەو میراتەی سۆلیڤان جێهێشتووە وا دەکات بپرسین: ئایا ئێمە تەنیا پیتەکان لەسەر دەستی خوێندکار دەنووسین یان ڕێگەی پێدەدەین هەست بە ئاوەکە بکات؟ لە کاتێکدا ئێمە خەریکی ژیری دەستکرد و سیستەمی فێرکاری ئۆتۆماتیکی دێنینە ناو قوتابخانەکانەوە، مەترسیەکانی سیرکردنی پەروەردە تەنیا وەک گواستنەوەی زانیاری و داتاکان تا دێت
زیاتر دەبن. ئەو پەیوەندیە درێژخایانەی ئان سۆلیڤان لەگەڵ هێلن کێلەردا دایمەزراند بیرمان دەخاتەوە کە پەروەردە لە بنەڕەتدا هەوڵ و کۆششێکی مرۆییە. هەرچەندە هیچ مامۆستایەکی مۆدێرن ناتوانێت یان نابێت تەواوی ژیانی خۆی بۆ یەک خوێندکار تەرخان بکات وەک ئەوەی سۆلیڤان کردی، بەڵام چیرۆک و ئەزموونی سۆلیڤان نرخی بەرز و نەبراوەی پەیوەندی نێوان مامۆستا و خوێندکارمان بۆ ڕوون دەکاتەوە. تەکنۆلۆژی دەتوانێت زانیاری بگوازێتەوە، بەڵام تەنیا مرۆڤێکی خەمخۆر و تێگەیشتوو دەتوانێت سەیری خوێندکارێکی دابڕاو بکات و کلیلی قوفڵ و دەرگا کڵۆمدراوەکانی زیندانە تایبەتەکەی بدۆزێتەوە. زۆر جار ئان سۆلیڤان وەک کەسێتیەکی لاوەکی لە چیرۆکی هێلن کێلەردا دەبینرێت، وەک ئەو دروستکەری موعجیزەیەی کە تەنیا گۆچانێکی جادووی ڕاوەشان دەبێت و منداڵێکی شکاوی چاک کردبێتەوە. بەڵام ڕاستی باسەکە زۆر لەوە قوڵترە. موعجیزەکەی ئان سۆلیڤان جادوو نەبوو، بەڵکو ئارەقە و برینی جەستەیی و هاوسۆزیەکی بێسنوور و ڕەتکردنەوەیەکی توند و کە لە ڕقانەی ئەو سنوورانە بوون کە سروشت و کۆمەڵگە سەپاندبوویان. سۆلیڤان فێرمان دەکات کە پەروەردە لە بەرزترین ئاستیدا کارێکی بەرەنگاریە، ڕەتکردنەوەی جێهێشتنی هەر کەسێکە لە تاریکیدا. کەوایە بۆ پەروەردەکاران و هەر کەسێک گوێی لەم باسە گرتووە ئەمڕۆ ئەم تەحەدایەتان بۆ جێدەهێڵم. بیر لەو خوێندکارە بکەرەوە کە زۆرترین بێزاریت پێدەبەخشێت و گیرت بەدەستیەوە خواردووە، ئەوەی هەمیشە پێچەوانەی پلانی وانەکەت دەوەستێتەوە، ئەوەی تەحەدای دەستەڵاتەکانی مامۆستایەتیت دەکات، یان ئەوەی پێدەچێت بە تەواوی لە بەرنامەی خوێندندا بڕابێت. ئایا هەوڵ دەدەیت ناچاریان بکەیت ڕێبەرنامە و ڕێنوێنیەکان بخوێننەوە، یان بە دوای بیری ئاوەکەیاندا دەگەڕیت؟ ئایا بە ناوی هاوسۆزی و گونجاندنی بەرنامەی خوێندنەوە پێوەرەکان نەوی دەکەیت و چاوەڕوانیەکان کەم دەکەیتەوە و بە کەم لیان ڕازیت، یان پێداگری دەکەیت کە ئاستی خوێندکارەکە بگەێنیتە ناوازی و باڵابوون؟ ئان سۆلیڤان بێنەرەوە یادت، سنوورە باوەکانی پۆل تێپەڕێنە و بڕۆ ئاوە سارد و سازگارەکە بدۆزەرەوە. سوپاس بۆ ئەوەی تا کۆتایی لەگەڵم بوون. تا ناسینی بیرمەندێکی مەزنی دیکە بەردەوام بن لە گەڕان، بەردەوام بن لە فێربوون، بەردەوام بن لە گەشەکردن. بە خودای میهرەبانتان دەسپێرم.